مەرج نییە هەڵگۆڕە سیاسیەکانی ناو سووریا ئەو سەقامگیریە ئاسایشە بە دوای خۆیاندا بێنن کە گەلانی سووریا بیریان لێدەکردەوە هاوکاتی سەرهەڵدانەکەیان دژ بە ڕژێمی بنەماڵەی ئەسەد. دەستێوەردانە دەرەکیەکان و کاراکتەرە بیانیەکان دەشێ یەکێک بن لەو هۆکارانەی ڕێگر دەبن لەو سەقامگیریە ئاسایشەی چاوەڕوان دەکرێت. Tabii bu süreçte ülkenin هاوکاتی ئەم پرۆسەیە پێویستە سووریا نەبێتە پێگەیەک بۆ تیرۆریستان. بەرەنگاربوونەوەی داعش و هەروەها پاکەکە و لقەکانی یەکێک بوو لەو بابەتانەی لە کۆبوونەوەکانماندا باسمان کردوون. گوێڕای هەبوونی ئاگربەستێکی کاتی کە بەناوبژی ئەمریکا هاتە ئاراوە، بەڵام ئەنکەرە هەر بەردەوام بوو لە هێرشە درۆنیەکانیدا، هەروەهاش لە ناردنی ئەو هێزە چەکدارانەی سەر بە تورکیان بۆ ناوچە کوردنشینەکانی سووریا. ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکانیش بەردەوامن لە هەوڵەکانیاندا بۆ درێژکردنەوەی زیاتری ماوەی ئاگربەستەکە. بەردەوام دەبین لە هەڵسەنگاندنەکان تا بزانین چەندێکی تر دەتوانرێت ئەو ئاگربەستە لە ئایندەدا جارێکی تریش درێژ بکرێتەوە. ئەلبەت ئەو ئاگربەستە هەرکاری وەزارەتی دەرەوە نەبووە، بەڵکو هێزەکانی هاوپەیمانانیش کە لە سووریادان میکانزمی درێژخایانیان هەیە بۆ وەڵاوەنانی ململانێ و کارکردن لەگەڵ حکوومەتی تورکیا و هێزەکانی لەشکری نیشتیمانی سووریادا بۆ دڵنیابوون لەوەی هێزەکان بە هێزەکانی ئەمریکاشەوە نەکەونە بەر مەترسی. بەردەوام دەبین لە هەوڵەکانمان بۆ هێورکردنەوەی کێشەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و هەروەهاش ڕێگەگرتن لە سەرهەڵدانی قەیرانی زیاتر. هێشتا قەیرانەکە تەواو نەبووە، بەڵێ سەقامگیریەک لە دیمەشق هەیە، بەڵام هێشتا ئاڵنگاری لە چەند ناوچەیەکان. یەکێک لە گەورەترین ئاڵنگاریەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادایە. زۆر خۆشحاڵم بە نوێکردنەوەی ئاگربەستەکە و هیواداریشم چارەسەرێکی سیاسیانەی ئەو دۆسیەیە ببینین. زۆربەی ئەو هێزە چەکدارانەی ڕژێمی بنەماڵەی ئەسەدیان ڕووخان سەر بە وڵاتی تورکیان و ئەمەش هێندەی تر نیگەرانیەکانی هەسەدە و بەڕێوەبەرایەتی خۆسەریان زیاتر کردووە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا. ڕاستە ینی بۆندۆرە ترکی زیێدە بوو پشتی بە پشکەتنین داوی وێ دەورەتە ترک هەول بدێ کو نونەرین vê herêmê û ê qesede tevlî pêvajoya siyasî şamê nebin. Li belê halekî din pêşketin jî hene. Em bêjin piştgirî ji me re heye. Berê hebûna rejîma Esed nahişt ku em tevlî pêvajoya siyasî bin. Ji ber ku her du tarafan Tirkiye jî û rejîma Esed jî nahişt em tevlî bin. Ana tarafek çû. Ana em karin bêjin icmaekî giştî heye. Hêzên navnetewî li serî de Amerîka û hêzên tehalûfê hemî dixwazin û piştgirî dikin nûnerên vê herêmê ê Bakurê Rojhilatê Sûriyê ew jî tevlî pêvajoya siyasî bin, ew jî di avakirina Sûriyeyekî nû da rêveberiyekî nû da bi şeklekî xurt cihê xwe bigirin. Ew jî bona me yani avantajekî mezin e, pêşketinekî mezin e. Em jî nexwe amade dikin piştî ku agirbest were çêkirin, agirbesekî giştî bi Tirkara û grûpê pêdagirî were çêkirin ku em tevlî pêvajoya siyasî bi şeklekî xurt bibin. نەگەر دۆستە ڕۆژاواییەکانی کورد، بەڵکو لە ڕۆژهەڵاتیشەوە دۆسەی ئایندەی کورد بۆتە بابەتێکی گرنگ و گەرم و گوڕیش. بێگومان دەزانین تورکیا کێشەی هەیە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستاندا و دەیان ساڵە بەردەوامە. هیوادارم هیچ نەخەومێت. سیاسەتەکانی ئەوروپا لەم ماوەی ڕابردوودا لە کۆبوونەوەکاندا پێیان وتوم کە دوای یەکەم شەڕی جیهان پەیمان دراوە بە کورد دەوڵەتی خۆیان هەبێت، بەڵام هەڵخەڵەتێنراون. لێدوانەکان زۆرن لەسەر پشتیوانی دۆزی کورد لە سووریادا و هیوایەکی زۆریشیان لەسەر هەڵچنراون. بەڵام ئایا ئەو لێدوانانە چەندێک لەناو پرۆسە و هاوکێشە سیاسیەکاندا دەبنە فاکتەر؟ ئەمە ئەو پرسیارەیە تەنها لە ئایندەدا یەکلا دەبێتەوە و دەزانرێت. بەڵێن ساڵح، دەنگی ئەمریکا.